بەڵە جارێکی دیکە سڵاوتان لێبێت ئێمە بۆ ئەم گەشتە باز لە بابەتێکی دیاریکراو دەکەین ئەویش کە تایبەتە بە سیاسەتی پارتی هەموەکو حیزب هەموەکو حکوومەت بە ئاڕاستی خزمەتکردنی پارێزگای سلێمانی و بە تایبەت پارتی لە ماوەی ڕابردوودا هەڵوێستی چی بووە لەسەر ئەو کێشە جۆر بە جۆران و یەک لە دوایەکانی کە ماوەی ڕابردوو بەرۆکی پارێزگای سلێمانی و هاوڵاتیانی پارێزگای سلێمانیان گرتووە. من میوانەکەم بەڕێز بەرزان حامید ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە لە فراکسیۆنی پارتی کە گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتانە دەکەین. کاک بەرزان زۆر بەخێر هاتیت، زۆرکرد کێشا، زۆر زۆر سپاس. کاک بەرزان بۆ پێی کە جەنابتان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسیۆنی پارتی لە ماوەی ڕابردوودا هەموەکو حزب هەموەکو حکوومەت چی کردووە بۆ خزمەتی پارێزگای سلێمانی؟ بەڵێ زۆر سپاس بۆ کوردستان 24 پیرۆزبایی گەرم لە بەستنی کۆنگرەی چواردەمی پارتیمان پارتی دیموکراتی کوردستانەکەم تەمەناکەم ئەمڕۆ هەموو کارەکان بە سەرکەوتوی کۆتایی پێبێ و گوڕوتینێکی نوێ بدا بە خوێنێکی نوێ بدا بە ئەم حیزبە کە دەریایەک خوێنی لە پێناوی کورد و کێشە ڕەواکەی لە کوردستان ڕژاندووە. دیارە سیاسەتی پارتی و بە دیاری کراویش سیاسەتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی تەواوی هەرێمی کوردستان سیاسەتێکی گشتگیر بوو و سیاسەتێک بوو کە کاتێک لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی کابینۆکە خوێنرایەوە بۆ خەڵکی کوردستانی ڕوون کردەوە سەرۆکوەزیران کە سیاسەتی ئەم کابینەیە بریتیە لە خزمەتکردن و خزمەتگوزاری و شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ پارێزگاکان و ڕەچاوکردنی بارودۆخی تایبەتی ژیان و گوزەرانی خەڵک و ئەو دۆخەی کە بەداخەوە لە کاتی دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هاتە ئاراوە نەخۆشی کۆڤید-19 بوو کە تەواوی جوندەکانی لە هەرێمی کوردستانە بەڕاستی تا ئاستی وەستان کاری لەسەر کرد و دواتر ئەو دۆخەی کە پەیوەندیەکان بوو لەگەڵ حکوومەتی عێراق و ئاسەواری ئەو شەڕە نەگری سەدا سەپاوەی داعش بوو و بڕێنی بوجە و موچەی خەڵکی کوردستان بوو لەلایەن حکوومەتی ناوەندیەوە. ئەوانە کاریگەری زۆریان لە ڕاستی هەبوو لەسەر ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕاپەڕاندنی تەواوی کارەکانی خۆی. سەبارەت بە شاری سلێمانی دیارە شاری سلێمانی ژوەکە شارەکانی تری هەولێر و دهۆک و پارێزگای هەڵەبجە و ئیدارە سربەخۆکان ئەم شارش لە چوارچێوەی ئەو کارنامەی کە کابینەکە دیاری کردبوو بێبەش نەبوو لەو خزمەتگوزاری و خزمەتگوزاریانی کە لە شارەکانی تر جێبەجێکران. بەداخەوە ئەوەی کە کێشە و گیرروگرفتی سەرەکی شاری سلێمانی بێت لە ئێستایشە ئەوەیە کە زۆربەی پرۆژەکان کە هۆکارەکەی نەبوونی پارە سویلێ لە ناو بانکەکانی شاری سلێمانیا وەستاون کە ئەمە کێشە و گرفتێکی تەواو زۆری بۆ دانیشتوانی شارەکە دروست کردووە و ئەرقەلەیەکی گەورەیە لە بەردەم جێبەجێکردنی ئەو پرۆژانەی کە چەندین ساڵە وەستاون و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕیار ئەدرێ بە سەر لە نوێ کارکردن لە پرۆژەکانە. بەڵام کاتێک کە دێتە سەر ئەوەی کە پرۆژەکان کاریان لەسەر بکرێ ینی ئێمە دووچاری گرفتێکە بینەوە کە نەبوونی پارە و سویلێ لە بانکەکانە. باشە کاک بەرزان بۆچی هەندێک کات باز لەوە دەکرێت کە بەو پێی کە پارتی سەرۆکی حکوومەتی لای و زۆربەی پۆستەکان لای ئەو سەرۆکایەتی حکوومەتیش هەر بەدەست پارتیەوەی و زۆرترین پۆستە باڵەکان لای پارتین دەوترێت کە جۆرێک لە جۆرەکان پارتی جیاوازی لە نێوان شارەکان دەکات. بۆ نمونە ئەو خزمەتگوزاریانی کە لە هەولێر و دهۆک دەکرێن لە سلێمانی ناکرێن و زۆرترین کاتی بەرپرسانی باڵای سلێمانی ئەم پرسیارە ئەم بابەتە باز دەکەن، ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی باسی دەکەن و ئەندامانی پەرلەمانی کوردستانیش باسی دەکەن. بە دیاریکراوی ئایا پارتی جیاکاری لە نێوان شارەکان دەکات؟ بۆ نمونە ئەو خزمەتگوزاری کە لە هەولێر و دهۆک دەکرێت هەمان خزمەتگوزاریش بۆ سلێمانی بڕیار نادرێت؟ خۆی ئەوەی کە مەفروض بوو باسی ئەم بابەتە بکە بەڕاستی تیمی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشی با بڵێین یەکێتی نیشتیمانی و بەشی بزوتنەوەی گۆڕان کە دوو هێزن کە لەم سنوورە زۆرترین لە وەزیر و بەڕێوەبەری گشتی و وەکیل وەزیرەکانیان هەیە. بەڵام هەتا ئێستا ئەوەی کە پێویست بووە باز بکرێ و بە تایبەتی تر جێگری سەرۆک وەزیران کە با بڵێین سەرۆکی ئەو تیمەیە کە لەوێ کارەکات.
تا ئێستا ئێمە لە زاری ئەوانەوە گوێبیستی ئەم بابەتە نەبووین چکە قسەی ئەوان قسەی یەکلاکەرەوەیە نا بەڕێزان لە وەزارەتی ئاوادانکردنەوە نا سەرۆکوەزیران نا وەزیری دارایی ئەو وەزیرانەی کە معنین بەم بابەتەوە هیچیان لەو بابەتەوە لێ دوان چکە بەداخەوە ئەم بابەتە ئەتوانین بڵین ڕاستی تێدا نیە لەبەرەوەی کە دیارە هەموو ئەو شتانی کە ئەوترێ پێویستی بە داتا و ڕقەمەیە ئێمە ساڵانە وەزارەتی پلاندانان بۆ خۆی ئەو ژمارانە و ئەو ڕقەمانە و داتانە خاتە بەردەستکە بۆ پرۆژەکانی پەرەپێدان و بۆ پرۆژەکانی تر کە خرج دەکرێت هەموو خاتە ڕوو پێم وانە شتێکی لەو بابەتە هەبێ بەداخۆمە جۆرێکە لەوەی کە کاتێک ئەو هێزانەی کە لێرە ناتوانن کارەکان بەڕێکوپێکی بەڕێوە بەرێن داهات وەک پێویست کۆ بکرێتەوە پرۆژە و مەشاریعەکان بخرێنەوە سەرسکەی خۆیان یعنی ناچارن بۆ ئەوەی کە بارەکە لە سەرشانی خۆیان لابن تاوانەکە بخەنە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی سەرکاوی نینەوە. باشە کاک بەرزان بابەتێکی دیکە پرسی کێشەکانی پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوودا ئێوەکو نوێنەرانی پارتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سیاسەتی پارتی بە ئاڕاستی کێشەکانی پارێزگای سلێمانی بۆ چارەسەرکردن چی بووە بەتایبەت پرسی داگیرکردنی زەوی و مڵک و ماڵی گشتی نەبوونی سیولەی نەقدی لە بانکەکان بۆ جێبەجێکردنی پرۆژەکان و تەنانە بۆ دابشکردنی موچەی فەرمانبەران و خانەنشینان. بەڵێ ئێمە پێشتر سەبارەت باوەی کە نەبوونی پارە لە بانکەکان چەندەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی واژۆمان کۆک کردەوە بۆ ئەوەی ئەو لایەنە پەیوەندیدارانی کە پەیوەنددارن بە بابەتی کۆکردنەوەی داهات و نەبوونی سیولە لە بانکەکانی سلێمانی ئامادەی کۆبوونەوەیەکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بن بەداخەوە جگەلەوەی کە ژمارەی یاسایی خۆی ئەندامان دەنگیان با بڵین واژۆیان لەسەر ئەو یاداشتە کرد بۆ بانگێشکردنی بەڕێوەبەری بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی و بەڕێوەبەری دەواازە سنووریەک گومرجیەکان لە باشماخ و لە پەروێزخان بەڵام بەداخەوە ئامادە نەبوو ینی هەنگاوەکە ئەوە بوو کە پێویستە ئەم بابەتە بۆ ئەندامانی ئەنجومەن ڕوون بکرێتەوە کە هۆکاری نەبوونی پارە چێ لە بانکەکانە. سیاسەتی پارتی سەبارەت بە پارێزگای سلێمانی سیاسەتێکی ڕوونە هەر سیاسەتێکی بەراوردکاریە کە کاتێک پارتی دیموکراتی کوردستان لە شارێک پارێزگارەکەی بەڕێوەبەرە گشتەکەی وەزیرەکەی قامەکەی پارتیە بە دڵنیاییەوە ئەو جێگەیە ڕووی لە ئاوەدانیە ڕووی لە گەشەکردنە ڕووی لە ئارامیە ئەمە خۆی بۆ خۆی ینی مەسیجێکی وازحە و خەڵکی کوردستان بەراوردێکی باشەکات لەو ڕۆوە کە بزانێ هۆکارەکان چین و بۆچی بەداخەوە ینی ئێمە کە لە سلێمانی ئەژین ئەم شارە دووچاری کۆمەڵێک بابەت بووەتەوە کە بابەتی نەخوازراون ئێمە تەمانامانە کرد سلێمانی شان بەشانی هەولێر و دۆک و پارێزگاکانی تر هەنگاوی باشتری لە بواری گەشەکردن لە بواری ئارامی لە بواری ئاوادانکردنەوە لە هەموو بوارەکانی تر بدایە بەداخەوە ئەوە بەدی ناکەی. دەست خۆش کاک بەرزان زۆر سپاس ئەرکرد کێشە دەست و چاوت خۆش بێت. بەڵێ من دەگەڕێمەوە لای هاوکارانی دیکەم بۆ درێژەدان بە ڕووماڵی کارەکانی سێم ڕۆژی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان.